إلى الآن لم ترصد السلالة الجديدة في كركوك. تەندروستی کەرکوک ڕەتی دەکاتەوە حاڵەتی توشبوون بە کۆرۆنای نوێ لە پارێزگای کەرکوک تۆمار کرابێت. بەڕێوەبەری تەندروستی پارێزگاکە دەڵێت هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنای نوێ لە کەرکوک تۆمار نەکراوە، بەڵام خۆپارێزیش لە ڤایرۆسەکان کارێکی پێویستە. حسب آخر توصيات لجنة عليا الصحة والسلامة الوطنية وتوجيهات معالي. بەپێی دوایین ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی عێراق سەبارەت بە ئەگەری بڵاوبوونەوەی جۆری نوێی کۆرۆنا لە عێراق، ئەگەرچی تا ئێستا هیچ حاڵەتێکی لەو جۆرە لە کەرکوک تۆمار نەکراوە، بەڵام ڕێنمایی دەدەینە هاوڵاتیانی کەرکوک زیاتر لە جاران پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی بن. ڕاشی دەگەیەنین لە ئێستادا کۆرۆنا لەژێر کۆنتڕۆڵدایە و تەواوی پێداویستیەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 تەرخان کردووە. والحجر الصحي وتشجيع الحجر الصحي وإيصال الدواء المناسب إلى المؤسسات الصحية. تەندروستی پارێزگای کەرکوک ئاشکراشی دەکات بە پێوگرێبەستانی وەزارەتی تەندروستی عێراق لەگەڵ کۆمپانیا بیانیەکان ئەنجامی داوە لە ماوەی مانگی دوودا ڤاکسینەکەی کۆمپانیای ڤایزەر دەگاتە پارێزگاکانی عێراق. ئێمە حکوومەتی عێراق و وەزارەتی تەندروستی عێراق ڤاکسینی کۆرۆنا دابین نەکات بۆ هاوڵاتیان بە دوو ڕێگای WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی و بە ڕێگای شەریکەی ڤایزەرەوە. ئەوەی کە ڕێگای WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی لە یەکەم سێمانی 2021 ئەو لوقاحە ئینشاڵڵا گەیەت و لە 120 هاوڵاتیانی عێراق ژمارەیان ئەکوترێت بۆ بەم پێکوتە کە ئەگات لە خلالی ئەو سێمانگە. هەمان کاتیش لەگەڵ کۆمپانیای ڤایزەرە گەیشتنێتە ڕێککەوتنێک کە لەوانەیە بە لە لوقاحەکەی ڕێکخراوی تەندروستی مانگی دوو لەوانەیە بگاتەوە ئەویش دەستکەن بە کوتانی هاوڵاتیان. بەپێی دوای نامەری تەندروستی کەرکوک ڕێژەی ساکبوونەوەی توشبوانی کۆرۆنا لە کەرکوک بۆ 8.31 بەرز بۆتەوە، ڕێژەی مردنیش بە کۆرۆنا 2.52 لە سەتا لە ماوەی مانگی 12دا تا ئێستا ژمارەی چاکبوونی توشبوانی کۆرۆنا لە کەرکوک زیادی کردووە و لەو ماوەیەدا 10193 کەس چاکبوونەتەوە کە بەرزترین ئاستی چاکبوونەوەیە لە سەراستی پارێزگاکانی عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکوک.